کادێت لە هەرێمی کوردستان بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان ڕوو لە زیادبوونن. بە جۆرێک کەم ڕۆژ هەیە هەواڵی دەست بە سەرداگرتنی بڕێک ماددەی هۆشبەر و دەستگیرکردنی بەکارهێنەر و بازرگانێکی ماددەکە ڕانەگەیەندرێت و لە ئێستاشدا بە یەکێک لە هەڕەشە جدیەکانی سەرهەرێمی کوردستان دادەنرێت و ساڵ بە ساڵ بەکارهێنەرانی ئەو ماددانە ڕوو لە زیادبوون دەکەن و لە حاڵەتەوە بۆتە دیاردا. بە پێی ڕاگەیەنراوێکی بنکەی نەهێشتنی ماددە هۆشبەرەکانی سۆران تەنها لە ماوەی 2 مانگ و 15 ڕۆژدا 44 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان لە سنووری سۆران دەستگیر کراون کە 21 کەسیان دانیشتووی قەزاکەن. توێژەرانیش هۆشداری لە مەترسی بەربڵاوی ماددە هۆشبەرەکان دەدەن. بەتەکید بوونی ماددەی هۆشبەر لە کوردستان بەگشتی و لە سۆران بە تایبەتی بەڕاستی لە حاڵەتەوە بووە بە دیاردا. بۆیە ئەمەش بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە. هۆکار یەکەمیان بەڕاستی بێکاری ئەو خەڵکە کە کەسێک بێکار بوو دەچی کارێکتر ئەکاتن، بۆیە تووشی ئەم شتە دەبێتن. دووەم هۆکار برادری خراپ زۆر کاریگەری هەیە لەسەر ئاڵوودەبوون بە ماددەی هۆشبەر یاخود بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر. هەروە حاڵەتی تر بۆ خۆ دەوڵەمەندکردن، کەسانی وا هەیە دەیانەوێ بە یەک دوفعا خۆیان پێدەوڵەمەند بکەن لە ئەنجامی ئەوەی کە بێکارن دەیانوێ خۆیان پێدەوڵەمەند بکەن و ئەوە. بەڵام شتی هەرە سەرەکی کە لە لای من بوونی هەیە نەبوونی ناتەندروستبوونی ڕۆشنبیری ئاینی کە یعنی بەڕاستی جێی خۆیەتی مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکان هەموو هەفتەکان 2-3 خولەکێک تایبەت بکەن بە بڕەنگاربوونەوە بۆ ماددەی هۆشبەر و حەرامبوونی ماددە هۆشبەرەکان. بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان زیانی تەندروستی و دەرونی و کۆمەڵایەتیان هەیە و دەبێتە هۆی هەڵوەشاندنەوەی خێزان و زۆربوونی تاوانە جۆرا و جۆرەکان و دوورکەوتنەوەیان لە خوێندن. ئاینی پیرۆزی ئیسلامیش بە هەموو شێوەیەک ماددە هۆشبەرەکانی لە پێناو پاراستنی کۆمەلگا و تەندروستی خودی مرۆڤ قەدەغە کردووە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ كل مسكر خمر وكل مسكر حرام. ئەفەرمووی هەر شتێکەوە سەرخۆشکەر بێ و بێهۆشکەر بێ ئەوە خەمرە و حیسابی عەرەق و ماددەی بێهۆشکەری لۆ ئەکرێەوە. هەر شتێکیش سەرخۆشکەر بێ ئەوە گومانی تێدانیەکەوە حرامە. ماددەی هۆشبەر ماددەیەکە کە بەڕاستی لەناو هەر کۆمەلگایەک کە پەرەی سند دیارە ئەو کۆمەلگایە هەرز دێنێ لە زۆر ڕوانگەوە و بە تایبەتیش گەنجەکان کاتێک کە هۆگری ماددەی هۆشبەر ئەبن گومان لەوە نییە کە ئەو گەنجانە هەموو هێز و توانایشان لەدەست ئەدەن ئەو هێز و توانایی کەوا وڵات پێویستی بە گەنجەکانە بۆ ئەوەی کەوا خۆی پێبەرە و پێش ببا وڵات بە هێز و توانای گەنجەوە پێش ئەکەوێ. ماددە هۆشبەرەکان بەهۆی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مێشک و خوێن مرۆڤ ئامادە دەکات بۆ ئەنجامدانی هەر کارێک لە پێناو بەدەستهێنانی ئەو ماددەی پێی ئاڵوودەیە ئیتر بە هەر ڕێگەیەک بێت. هەڵکەوتەی جوگرافیای قەزای سۆران بە جۆرێکە کەوتۆتە نێوان هەردوو وڵاتی ئێران و تورکیا. ئەمەش وای کردووە کە وەک ڕێڕەوی گواستنەوەی ماددە هۆشبەرەکان بەکار بێت و کاریگەریش لە سەر دانیشتوانی ناوچەکە بە تایبەت گەنجان دروست بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.